کۆبوونەوە دووقۆڵەکانی چەند مانگی ڕابردووی نێوان گۆڕان و یەکێتی و پێشکەشکردنی پرۆژە لەلایەن هەردوو لاوە بەرهەمەکەی ڕێکەوتنێکی سیاسی نێوانیان بوو. بەپێی دەقی ڕێکەوتنەکە کە NRT لە چەند سەرچاوەیەکەوە دەستی کەوتووە هەردوو لا لەسەر چەند پرسێکی تایبەت بە ناوخۆی هەرێم و حیزبی ڕێکەوتون کە بریتین لە کاری هاوبەش و پرسی سیستمی سیاسی و دەستور. لە ڕێکەوتنەکەدا جارێکی دیکە هەردوو لا جەختیان کردوتەوە لەسەر پرۆژەی چوارقۆڵەکەی نێوان گۆڕان و یەکێتی و یەکگرت و کۆمەڵ بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و گۆڕینی سیستمی حکومڕانی بۆ سیستمی پەرلەمانی. بەپێی زانیاریەکانی NRT گۆڕان و یەکێتی لە ڕێکەوتنەکەدا جەخت دەکەنەوە کە پێویستە فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان و تیمەکانیان لە حکوومەتدا هەماهەنگیان لە نێوانیاندا هەبێت و ئەگەر بارودۆخەکەش لەبار بێت لەژێر چەترێکدا کۆ ببنەوە یان یەک بگرنەوە بۆ هەڵبژاردننی داهاتوش ئەگەر بکرێت بە لیستی هاوبەش بەشداری بکەن. هاوکات بەپێی ڕێکەوتنەکە هەردوو لە ڕێکەوتون لەسەرەوەی دامەزراوەکانی حکوومەت بە نیشتیمانی بکرێن و دوور بێت لە دەستی حزب بەتایبەت وەزارەتی پێشمەرگە و خوێندنی باڵا و پەروەردە. هەر بەپێی ڕێکەوتنەکە یەکێتی و گۆڕان کار دەکەن بۆ جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی لە هەرێمی کوردستان و گێڕانەوەی هەندێک لەو دەسەڵاتانەی براونەتە مەرکەز کە بەوتەی خۆیان ڕێگرن لە بەردەم ئاوەجانکردنەوە و دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. لە خاڵێکی دیکەی ڕێکەوتنەکەشدا جەخت لەسەر چاکسازی ئابووری کراوە بەتایبەت لە پرسی نەوت و غازدا. لەسەر ئاستی دەرەوەی هەرێمیش هەردوولا لەسەر ئەوە ڕێکەوتون پەیوەندیەکانی هەرێم بە دامەزراوەی بکرێت بەتایبەت پەیوەندی هەرێم لەگەڵ بەغدا و وڵاتانی ناوچەکە. بەپێی ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی ئەم دوولایەنە ڕێککەوتنەکەیان بەکراوەی لە بەردەم لایەنەکانی دیکەدا دەهێڵنەوە بۆ ئەوەی هەر لایەنێک ویستی لە ڕێکەوتنەکەدا بەشدار بێت. ڕێکەوتنەکە کە بناغەکەی ڕێکەوتنی دەباشانی نێوان تاڵەبانی و نەوشیروان مستەفایە لە ساڵی 2012دا بە سەرەتای کاری هاوبەشدا دەنرێت لە دوای چەند ساڵێک لە ململانەی ئەم دوولایەنە.